خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لەبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵاو کارانم پانۆرامەیەم شەوتان پێشکەشەکەین. لە ئێستادا لە هەرێمی کوردستان کۆمەڵێک گرفت و کێشەی گەورە هەیە. هەندێکیان بە کێشەی ئاساییە بین و بەشی زۆری لە چاودێرانی سیاسی و سیاسیەکانیش بە کێشەی گەورەیە بینن بۆ سەر بچووک بوونەوەی هەرێمی کوردستان. دیارترینیان کێشەی لەشکرکێشیە کە ململانەی و شەڕی لە نێوان سوپای تورکیا و پەکەکە تێپەڕاند و گەیشتە داربڕینەوە و داگیرکردنی خاچی کوردستان. بەشێکی تری ناکۆچی نێوان هێز و لایەنە سیاسیەکانە کە گار گەیشتۆتە سەر قوت و ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. هاوڵاتیان پرسیار دەکەن کەی ئەم کێشە و گرفتانە چارەسەر دەبن، کەی ئەم خواری و لاریانە ڕاست دەبنەوە. ئەمە پرسیاری خەڵکە، کەی هەمووان بۆ خاک و خەڵک بڕیار دەدەن و کار دەکەن، کەی هەموو و دروشمانە دەبنە کردار کە هێز و لایەنە سیاسیەکان بەکاری دێن. ئەم شەو گفتوگۆیەکی ڕاشکاوانە لەگەڵ بەڕێز ئارێز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکەت نووسەر و ڕۆشنبیر ئەنجام دەدەین. کاگارێ سوپاس بۆ ئامادەبوونت لە پانۆرامادا. من سوپاس دەکەم. ئێمە ماوەمەوە تەکلیف لە جەناب دەکەین بۆ بەرنامەکەیت بەشێکی لەسەر خواستی بینەرەکانە ئەڵێن مەسەلەن لانی کەم پێویستمان بەوەیە ڕێی ڕوون و ڕاشکاوی سیاسیەکان ببیستین لەوەی کە شتەکانمان لێ بشارنەوە. لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە تا ئێستاش تا ئەم دەقەیەش پرسی خەڵکە، ئەویش پرسی داگیرکاری سوپای تورکیا لەسەر خاکی هەرێمی کوردستان و بڕینەوەی دارەکان. بۆچی هەرێمی کوردستان هێز و لایەنە سیاسیەکان تەنها ئیدانیان هەیە، هەڵوێستێکی کرداریان نییە؟ زۆر سپاس کاکزانە، سپاس بۆ تۆ، سڵاویشم بۆ بینەرانی کورسات هەیە. بەداخەوە یعنی مەترسی ئەو شەڕێی کە لە بادینان هەیە تا ئێستا وەکو خۆی نابیندرێ، نەک تەنیا لەلایەنە سیاسیەکان بەڵکو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانیش. ڕاستە شەڕەکە لە بنچینەدا لە نێوان پەکەکە و تورکیایە کە پێویستە ئەو شەڕە لەو دی و سنوور بێ، بەڵام شەڕەکە هەیە، بەڵام ئەوەی باجی ئەو شەڕە دەدا خەڵکی هەرێمی کوردستانە زیاتر. ئەوەی کە کاریگەری دەکەوێتە سەر کاریگەری شەڕەکەی لەسرە خودی حکوومەتی هەرێمی کوردستانە، ئەوەی کە لە دوا ڕۆژدا زەرری زۆر گەورەی دەکا خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانن. شەڕەکە لە نێوان ئەوانە ناکرێت ئێمە لەوە زیاتر بێباک بین. من کە ئەڵێم ئێمە وەکو خەڵک، من ئەڵێم ئێمە وەکو حزب، وەکو حکوومەت، وەکو هەموو لایەکان، ئەبێ بیر لە چارەسەری ئەو شەڕە بکرێتەوە. بەبێ ئەوەی من ئێستا لایەنێک مەوێ لایەنێک تۆمەتبارکەم یا لایەنێک پشتگیری لایەنێ بکەم، نا بەو شێوێنە ئەبێ بیر لێ بکرێتەوە، چونکە ئاگری ئەو شەڕە تا دێ گەورەترە بێ، ئاگری ئەو شەڕە تا دێ پرشتی ئەو شەڕە تا دێ دوورترەکەونەوە، تا دێ خاچی ئێمە زۆرترە سووتێنێ، تا دێ لێکەوتەکانی گەورەتر دەبن. بۆیە بەڕاستی بێمانایە ئێمە پێمان وابێ ئاگرە سوورە لە خۆم دوورە شتیوانیە یا شەڕێکە لە نێوان پەکەکە و تورکیا و تەواو. تورکیا تاوانبارە لەبەرەوەی سنووری بەزاندووە، یاخود پەکەکە تاوانبارە لەبەرەوەی شەڕی هێناوەتە ئەودی. ئەوە بەس ئێمە نییە ئەو پاساو هێنانەوە. شەڕەکە گران بووە و ئەو شەڕێی کە هەیە لە ئێستا لە بادینان کار وەکو خۆت ئاماژەت پێدا کارگەیشتە سەر ئەوەی کە دەوڵەتی تورکیا بەو پاساوی ئەو شەڕە دارستانەکانی کوردستان ببڕێتەوە. بڕینەوەی دارستان لەلایەن دەوڵەت بە بڕیار بە پلان تاوانێکە ئەچێتە خانەی تاوانەکانی جەنگ، چونکە هەڵومەرجی جەنجی قۆستۆتەوە بۆ ئەو تاوانە. تاوانێکە ئەچێتە خانەی تاوانە گەورە نێودەوڵەتیەکان، چونکە دارستانەکان بۆ پاراستنی ژینگە، بۆ پارێزگاری ژینگە بۆ هەموو مرۆڤایەتی پێویستن. واتە دارستانەکان ڕاستە لە ڕووی ئابوووریەوە بۆ وەکو سەروەت و سامان هی خەڵکی کوردستانە، بەس لە ڕووی ژینگەیەوە سەروەت و سامانی مرۆڤایەتین و ئەوە تاوانێکی زۆر گەورەیە کە ئەکرێ. اینجا ئەوە ئێستا ئەبیندێ ئەی دوا ڕۆژ ئەو شوێنانی کە تورکیا ئێستا داگیری کردوون، ئایا بەڕاستی ئەگەر شەڕ نەبێ یاخود ئەگەر پەکەکە لەو ناوچانە نەمینێ
یا بچێتە ئەو دی و یا بکشێتەوە ئایا بەڕاستی تورکیا ئاکشێتەوە من بەڕای من ناکشێتەوە ینی تورکیا لەو شوێنە ناکشێتەوە و لە هەر شوێنێک کە بنکە و بارەگای دانابێ ناڕوە ئێمە لە بیرمانە ساڵی 1970 تورکیا هێزێکی هین هەندێک بنکە و بارەگای هێنانە ئەم دیوە خۆتان نەزان ئەو کاتە بۆ لێدانی یەکێتی بوو بەڵام بە پاساوی لێدانی پەکەکە هات تا ئێستاش ئەو بنکە و بارەگانیان هەرمان سەرڕای ئەوەی ئاگربەستی لە نێوە چەندین ساڵ ئاگربەست لە نێوان پەکەکە و تورکیا بوو سەرڕای ئەوەی یەکێتی و پارتی ئێمە پێکاتینەوە حکوومەتی هاوبەشمان دروست کرد بەڵام ئەو هێزەکانی خۆی هەرهێشتنەوە لە ئێرە لە باشیر هێزی هەیە لە شوێنی تر هێزی هەیە لەبەرەوە ئەو شەڕە زۆر مەترسیدارە بۆ هەر بۆ ئێستانە بۆ ئایندەی هەرێمی کوردستان بۆ ئایندەی خەڵکی کوردستان بۆ ئایندەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئایندەی پارتی بۆ ئایندەی یەکێتی بۆ ئایندەی هەموو حزبەکانی کوردستان بۆیە پێم وایە ئەگەر تۆ دواتر پرسیارەتە بێ بێگومان وەڵام دەمەوە بەڵام بەڕاستی گەیشتونەتە قۆناغێک پێویستە هەمومان هەموو لایەنە سیاسەکان بە تایبەتی ناوەندەکانی بڕیار ناوەندە سیاسەکان بیر لە چارەسەرێک بکەنەوە بیر لە چارەسەری ئەو دۆخە بکەنەوە ئەجینان لە داهاتوودا ئەو بابەتە زۆر گران لەسەر نەتەوەی ئێمە لەسەر گەلی ئێمە لەسەر قوارەکە ئێمەکەوێ کاگارێز ئەنی پرسیارێک بکەم لە بەڕێستان کە ینی وەکو ئەگەر وەکو سیاسیەک وەڵامم نەدەیتەوە مەسەرەن وەکو نووسەرێک وەڵامم دەیتەوە مەسەرەن واقعی ئێستای هەرێمی کوردستان چۆنە بینی بەڕێزت مەسەرەن ئایا ئێمە گرفت و مشکلێکی ئۆتۆمان یان گیان وێنەیەک بدەی بە بینەرەکانم کە واقعی ئێستای هەرێمی کوردستان چۆنیە بەدەر لەوە کە چێ خەتابارە چێ خەتابار نیە بەڵکو تەنها ئەوەی کە واقعی بخەیتە ڕوو مەبەستت سەبارەت بە و بە تەواوی هەرێمی کوردستان لە ناکۆچی لایەنە سیاسەکان لەو هێرش و پەلامارە نەکی دەچمە ناو تەفاسیلی ئەوە بەڵام ئەمێ واقعێک بخەیتە ڕوو ینی لای ئێوە چۆن ئەبینن ئەم دۆخەی هەرێمی کوردستان ئایا هاوڵاتی هەڵاکە من ئەیبینم بەڵێ من ئەیبینم بەداخەوە زۆر بەداخەوە ئەیبینم ڕۆژ بە ڕۆژ سنووری قەواری هەرێمی کوردستان بەرتەسک ئەکرێتەوە ڕۆژ بە ڕۆژ هەڕەشەکان لەسەر حکوومەت و لەسەر دەسەڵاتی هەرێمی کوردستان گەورەترە بن ڕۆژ بە ڕۆژ پیلانی نوێتر لە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان یاخود دەسەڵاتی کوردستانی تۆکمەتر دادەڕێژرێن چونکە خۆمان ڕاستیەکە بێ حاشاڵ نەگرە بزانین ینی بوونی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود سەقامگیری لە هەرێمی کوردستان لە بەرژەوەندی خەڵک زۆر لە دەوڵەتەکانی دەرو دراوسی لە بەرژەوەندی خۆیانی نازانن بەڵکو بە هەڕەشە بۆ سەر خۆیان ێزانن کە لە ڕاستیدا ئەووانە بەڵام بیرکردنەوەی ئەوانە کاتێک ئەوان وا بیرەکەنەوە کە هەرێمی کوردستان کە حکوومەتی هەرێمی کوردستان هەڕەشەیە بۆ سەر ئایندە و بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەوان پیلان لە هەرێمی کوردستانە جێڕن ئەبێ ئێمە ئەو شتانە بزانین ینی ئەوەی کە ئێمە هێشتۆتەوە بارودۆخی هەرێمی کوردستان ئەوە تا ینی قسەمان نییە سەبارەت بە ڕاستە ئێستا سەبارەت بە دارستانەکان تۆزێک بە دەنگە بڕین دارستان کە بە دەنگاتوین بەڵام سەبارەت بە کۆی ئەو کێشە گەورەیە قسەمانە نەکەر ئەوە ئێمە لە هەرێمی کوردستان حکوومەتی عراقی کە دەوڵەتێکە ینی لە نەتۆ یەکگرتوەکانە ئێمە ڕەنگە هەندێک لایەن یا هەندێک کەس نەک هەوڵ نادەن کە حکوومەتی عراق بێتە دەنگ لەو باریەوە بەڵکو ڕەنگە هاندەر بن هۆکار بن بۆی حکوومەتی عراقیش بەدەنگنێ لە بەرامبەر ئەوەی کە ئێستا کە لە بادینان ئەگوزارێ پاساو دێنەوە بۆ شەڕ ئەوە چی پیشانەدا ناڕێک و پێچی بارودۆخی سیاسی پیشانەدا ئەوە سەقەتی سیستەمە حکومڕانیەکەی کوردستان پیشانەدا ئەوە بێباچی دەسەڵات دایرانی هەرێمی کوردستان پێ پیشانەدا بە شێوەیەکی گشتی بەداخەوە ینی بارودۆخەکە سەقامگیر نییە لێلە چونکە ئێمە هەموو جار هەر ئەو قسەیە بێ دووبارە بکەینەوە سیستەمە سیاسەکەمان سیستەمە حکومڕانیەکەمان ئەوەندە سەقەتە چیتر بەو سەقەتە ئەو بارە قورسە هەڵناگیرێ ئەگەر بۆ قۆناغێک لە قۆناغەکانی بۆ قۆناغێک گونجاو بوو بێ لێرە بە دواوە گونجاو نییە ئەبێ دەسەڵاتمان دەسەڵاتێکی نیشتیمانی 100% بێ ئەبێ هەڵوێستی نیشتیمانی گشتی بێ واتە کە ئەڵێن هەڵوێستی نیشتیمانی هیچ حزبێک بە تەنیا هەڵوێستی خۆی نەکاتە هەڵوێستی نیشتیمانی ئەبێ ئەو بابەتانی کە پەیوەندیان بە نیشتیمانەوەیە بە نەتەوە هەیە بە ئایندە ئەو میلەتەوەیە ئەبێ لەسەری کۆدەنگ بین یەکدەنگ بین
ئەبێ بابەتی ناکۆچی حزبیەکان تێکەڵ نەکەینە پاساو بۆ کۆمەڵێک کێشەی ترکە لە کوردستان دروستە بن. ئێمە هەموو حزبێک لە هەموو وڵاتانی جیهانیش ناکۆچی و جیاوازی بیر و بۆچون لە نێوان حزبەکان هەیە، بەڵام لەوێ لە بەتایبەت لە وڵاتە پێشکەوتوەکان لەبەرەوەی دەسەڵاتیان دەسەڵاتێکی تۆکمەیە، لەبەرەوەی سیستەمی حکومڕاتیان سیستمی حکومڕایەکی سەقامگیرە، ئەوە لە هەموو ئان و ساتێکدا بۆ مەسەلە چارە نووسازەکان بۆ مەسەلە نیشتیمانیەکان ئەتوانن یەکدەنجی دروستکەن و یەکدەنجیش دروست نەکەن لانیکەم کەس ناتوانێت لە بابەتە سەرچەکان لابدا. ئێستا وانە خۆمانە بینین لە کوردستان، یعنی من خۆم جێم لێبی بەداخەوە جێم لێبێ ئەو ڕۆژە من شتێکم نووسی بوو لەسەر برینی دارستانەکان تەنیا لە ڕوانگەی ژینگە پارێزی لە ڕوانگەی ئابووری بۆ دوڕۆژ چ کاریگەریەکی بۆ سەر وڵاتی ئێمە هەیە. ئەبینیم زۆر کەس بەرگریان لەوە کردووە، پێیان وایە ئەوە حەقا یاوە ڕەنگە بە کۆمەڵی حکم ڕەنگە سیاسەتی ئەردۆغانیان پێ لە سیاسەتی ئێرە باشتر بێ. ئەبێ بیر بکەینەوە بۆ یعنی تاکەی ئەوە، یعنی تۆ باسەکەی ینی تۆ شەڕ بێگومان لە نێوان دوو لایەنی پێتوای ڕوانگەکە کاگارێز ڕوانگەیەکی حەزبیە یاخود کە دیفاع لەوە ئەکا یاخود بێزاربوونی خەڵکە لەو سیستەم و ئەو کەم و کوڕیانەی لە هەرێم هەیە. هەردووچی تایە، بەڵام شێواوی بارودۆخەکەیە، شێوای بارودۆخە زانی چێ بەڕایم هەر کەسێک نیشتیمان پەروەر بێ، هەر کەسێک کورد بێ، هەر کەسێک ئاشووری بێ، هەر کەسێک تورکمان بێ لەم وڵاتە بژێ، هەر کەسێک ئێزیدی بێ، هەر کەسێک موسڵمان بێ، ناکرێ دژی تاوانێکی لەو زۆرە نەبێت. تۆ بە دەرلەوە چێ لەسەر حەقە چێ سەرەکە. بڕینی دارستانەکانی کوردستان لە ڕووی ژینگەییەوە مەترسیەکی گەورەی بۆ ئایندە هەیە، لە ڕووی ئابووریەوە مەترسیەکی گەورەیە، لە ڕووی گەشت و گوزاریەوە مەترسیەکی گەورەیە. کاکە تۆ دەوڵەتی تورکیا دێت داربەڕوویەکت بۆ ئەبرێ تەمەنی 100 ساڵە 100 ساڵە و بە شێوەیەکی ئەبرێت جارێککە نەژێتەوە و ئێستا لەوەش زیاتر ئەوەی کە جێم لە جوتیارەکانی بادینانە بێت لە کەناڵەکانی ڕاگەاندن ئەبیسمەوە لە هەندێک شوێن زۆرە چەچێک بەکاردینێ داری تەڕ ئەسووتێنێت لە شوێنی سەوز نابێتەوە. یعنی ئەوە سووتاندنی خاکە، ئەوە نەک بۆ ئێستا زەرەرە، بۆ ئایندەی نەوەکانیشمان زەرێکی زۆر گەورەیە، یعنی ئاسەواری دەمینێتن. زۆر مەترسیدارە ئەوەی دەکرێت داربەڕوێک کە ئەبرێتەوە تەمەنی 100 ساڵە، تۆ ئێستا ئەو داربەڕوێک کە ئەبرێتەوە ئەچی لەوێ ئەیفرۆشەیە ئەبێ 100 ساڵی تر ئێمە چاوەڕێکین تا داربەڕوێک ئەوەندە ئەگەر سەوز بێتەوە ئەوەندە سەوز بێتەوە. اینجا داربەڕوێک نییە، دوونیە دارستانە، دارستانی سروشتیە، بڕینی دارستانی سروشتی لەسەر تا سەری جیهان قەدەغەیە، لەسەر تا سەری جیهان کارێکی نامرۆڤانەیە. قاچاقچێتی ئەوانەی کە داری سروشتی ئەبرنەوە بۆ نمونە لە ئامازۆن، بۆ نمونە لە ئەفریقا، لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا لەو شوێنانی کە دارستانەکان چڕا وەکو تریاک یعنی بە قاچاق دارە بڕنەوە و دارە فرۆشن. لێرە بە نوێژی نیوڕۆیە دەوڵەتێک دێ دارە بڕیتەوە جێم لە هەندێک کەسە پاس کاکاخر پەکەکە لێ بۆی دارە بڕیتەوە، داربڕینەوە چ پەیوەندی بەبوونی پەکەکەوێ هەیە. ئەوە یەک دوو ئەبێ ئێمە بزانین بڕاستی ینی ئەو شەڕێکە لەوێ خودی ئەو خەرجیانەی کە دەوڵەتی تورکیا ئێستا لەو شەڕائیکا و ئەو هەموو ڕەبایە و بنکە سەربازێکی داینەوە و ئەو هەموو تۆپ و تارێک کە بەکاری دێنێ ئەگەر لەسەر سنوورەکانی خۆی دای بنێ بە دڵنیاییەوە پەکەکە ئەگەر لەم دیوەش بێ نەک پەکەکە مێرولەش ناتوانێت ئاودیو بێ. ئێمە باش دەزانین استراتیژەتی دەوڵەتی تورکیا ئەوە نییە ڕاستە پەکەکە بیانوە لە پەکەکەدا، ڕاستە پەکەکە شوێنی پەکەکە ئەو دیوە، منیش ئەڵێم شوێنی پەکە ئەو دیوە، بەڵام ئەو پەکەکەی کردوتە بیانوو هاتووە استراتیژەتی خۆی جێبەجێەکە، چکە کە هاتووە ناگەڕێتەوە ناکشێتەوە، بە دوعای ئێمە ناکە، بە پاڕانەوەی ئێمە ناکە، ئەبێ لە بیری نەکەین. تەکیدی دەکەمەوە ئەو هێز و توانای ئێستا بەکاری دێنێ لەم دیوە بەکاری دێنێ ئەگەر لەسەر سنوورەکانی خۆی بەجێبێڕێ بەکاری بێنێ بە دڵنیاییەوە پەکەکە ناتوانێت ئەو دی بێ و لەو دیوش ناتوانانی بێتە ئەم دیوە. بۆ ئەوە ناکە ئەبێ خەڵک پرسیار بکە بۆچی حکوومەتی عێراق بەدەنگ نایە، ئەبێ ئەو پرسیار بکەین ئایا حکوومەتی هەرێمە ڕێگە نادا حکوومەتی عێراق بەدەنگ بێ یان ئەوە شتێکی تری لەژێر لای بەڕێزت کامیانە کاگارێز بەپێی بە دوواداچوون و زانیاریەکانی بەڕێزت کامیانە؟ هەردووچیانە چکە حکوومەتی ئێمە ئەبێ لانێکم فشار لە حکوومەتی عێراقی بکە، لانێکم لەسەر دارستانەکان بەکار بێت، اینجا بەدەنگ بێ. یعنی دوێنێ و پێرێ وەزارەتی کشتتوکاڵی عێراق و وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان بەیاننامەیەکیان دەرکردووە. یعنی من ئەزانم هەندێک ناوەندی سیاسی لە کوردستان تەنانەت بەو بەیاننامەش نیگەران بوونە، بۆ نەوەک دڵی
دڵی ئەوانە برەنجەکە خاکەکەی ئێمەیان داگیر کردەوە چۆن دەکرێەوە یعنی من ئەو پاساو نییە بۆ هیچ لایەنێکە لێرە شەڕەکە بەڵام وڵاتەکە وێرانە بێ وڵات وێرانە بێ تۆ سەیری خەلکی گوندەکان کە ئەو گوندانەی چۆن ئاوارە بوون چۆن دەربەدەر بوون و جارێکی تر ئەو خەڵکانە تازە بە تازە خانوویان دروست کردوتەوە و گەڕاونتەوە سەر جێ و ڕێ خۆیان و دەیانجا خانوویان وێران بۆ جارێشتر گوندەکانیان وێرانە بنەوە دەست ناپارێزرێ ئەوانە بوونە سوتەمەنی شەڕ جگە لەوە شەڕەکەش بۆ نمونە پەلامارێک نییە سوپای تورکیا دێ و پەلامارێکی دا و ئەگەڕێتەوە نا جێگیرە بێ ئەبێ قسەی لێ بکەین بە دڵنیاییەوە ئەبێ ئەو بارودۆخە پێویستی بە هەڵوەستەیەکی وردەیە پێویستی بە هەڵوێستێکی نیشتیمانی هەیە من لێرەوە ئەڵێم پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان یەکێتی پارتی گۆڕن هەموو حیزبە سیاسەکان ئەبێ بەدەنگ بێ ئەبێ بیر لە ڕێگە چارەسەرێک بکەینەوە بیر لە ڕێگە چارەسەر بکەینەوە چۆن گەلەکەی خۆمان لە ئاگری ئەو شەڕە بپارێزین چۆن ئەو ناوچانەی کە داگیر کراون ڕزگاریان بکەینەوە ئەوە مەترسیدارە ئەوەی کە هەیە من دڵنیات دەکەمەوە بەو شێوێ بڕوە ئەم شوێنانە ئەڕۆن لە دەستی هەرێمی کوردستان ئەڕۆن و دوا ڕۆژ ئەگەر دەوڵەتی تورکیا زۆر ناچار بکرێتەوە با ئەوە لە بەرچاوین ئەگەر زۆر ناچار بکرێت بارودۆخی بگۆڕێ بە ناچاری فشاری بخرێتە سەر بەجێی بێڵیم دڵنیاتان دەکەمەوە دیسان ئەو ناوچانە تەسلیمی هەرێمی کوردستان ناکاتەوە تەسلیمی حەشدی شعبی کاتەوە تەسلیمی سوپای عراقی کاتەوە بە جارێک کە تەسلیمی هەرێمی کوردستانی ناکاتەوە ئەبێ ئەو ڕاستیانە بزانین یعنی ئەوە نییە شەڕێکە بۆ نمونە شەڕێکە لە بینی ئەو حیزب و ئەو حیزب یاخود خەڵک کەسانێک هەن پشتیوانی لە سیاسەتی تورکیاکەن یا کەسان پشتیوانی لە سیاسەتی پەکەکەکەن من پشتیوانی لە هیچ ئەو سیاستان ناکەم من ئەڵێم ئێستا کاتی ئەوە هاتووە هەڵوێستێکی نیشتیمانی بڕیارێکی نیشتیمانی هەبێ حکوومەتی هەرێم ئەبێ باش بەخۆی بەهۆش خۆی بێتەوە ئەبێ بیر لە ڕێگە چارەسەرێک بکەینەوە ئەو شەڕە مەترسیدارە بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سەر پارتی دموکراتی کوردستان بۆ سەر یەکێتی نیشتیمانی کوردستان تکایە کاتی ئەوە هاتووە چیتر ناوی چاوی خۆمان لە ئاستی ئەو مەترسیانە و پێویستە من ناڵێم بەشەڕ پێویستە ڕێگە چارە هەیە پێویستە دەست پێشخەری هەیە پێویستە دەست پێشخەری بکەین پێویستە بیر لە ڕێگە چارە سەر بکەینەوە بەڵێ کاگارێز مەسەلەن ئەگەر مەسەلەن هەندێک کەس هەبێت بەیاننامە و ئیدانەیەکی پێ ناخۆش بێ و پێی نیگەران بێ ینی ئەو هەڵوێستە نیشتیمانی کە بەڕێست و خەڵکی تریش داوایەکە لەکوێ دروستە بێ ینی ئەبێت چی پاڵنەر بێت بەڵێ چی پاڵنەر بێکە و هەستە دروستکان ئەو هەڵوێستە دروستکە پێویستە دروست بێ و ئەگەر حکوومەت دروستی ناکە ئەگەر خەڵک دروستی ناکە لانی کەم لەسەر ئەوەی لەسەر ئاوەرەبوونی هەموو خەڵکە لانی کەم لەسەر سووتانی ڕز و باخ لانی کەم لەسەر بڕینی دار کاکە بڕین دارستانەکان مەترسیدارە ئەو چیانە ڕوتە بنەوە ئەبێتە بیابانە و چیانە بە بیابانە بێ ئەو مەترسیدە بۆ سەر ژینگەی ئێمە هەیە بۆ دوا ڕۆژی ئێمە ئەی بەدەنگ بێن ئەبێ بە ئەمێ هەموو هەر کەسێک لە ئاستی خۆی لەو ماوەیە لە ڕاگەیانەکان لە کورسات لە ڕوودا و لە کەناڵی 24 کاتێک کە باس لە بڕینی و مەترسیەکانی ئەو دارستانە کراوە حکوومەتی تورکیا بەدەنگاتوە ئەڵێ بۆ ئەوە نیگەرانن ئەو بەدەنگاتوە ئەو یعنی ئێمە کەسی بەدەنگ نین لەبەرەوە من لێرەوەی بەڕاستی داواکەم لە هەموو خەڵکی کوردستان بەرامبەر بەو ستەما زۆر گەورەیە تاوانی سووتاندنی تووش و پاوان و ڕز و باخی خەڵک تاوانی بڕینی دارستانەکان ئەبێ بەدەنگ بێن ئەبێ لە زانکۆکان باز بکرێت ئەبێ مامۆستایانی ئاینی سبەی لە ڕۆژی هەینی پێویستە ئەرچیانە سبەینێ باسی ئەو تاوانە گەورەیە بکەن حکوومەتی هەرێمی کوردستانش ئەرچێتی من ناڵێم ئەبێ بچینە ناو شەڕەکە لایەنی گری پشتیوانی لێ بکەین نه ئەبێ بیر لە چارەسەر ڕێگەی چارەسەر هەیە بە دڵنیایی و ڕێگە چارەسەرەکە چییە کۆمەلگەی نێو دەوڵەتش لەگەڵ ئەو شەڕنیە من ناتوانم لێرە باسی بکەم ڕێگە چارەسەر هەیە ئەکرێ ڕێگە چارەسەر گرنگ ئەوەیە پێویستمان بەدەست پێشخەریەک هەیە و پێویستە پەکەکەش ڕەچاوی بارودۆخی هەرێمی کوردستان بکە پێویستە تورکیاش بزانێ ئەوەی بۆ ناچێتە سەر بۆی ناچێتە سەر خاچی ئێمە داگیر بکە و شاخ و داخەکانمان سوتماک بکە ئەوەی بۆ ناچێتە سەر و حکوومەتی عراقیش پێویستە ئەو حەقەتە باش بزانێ هاتنی ئەو ئەگەر لە ئێستا پێشی خۆش بیاخۆی هەندێک لایەن لە ناو حکوومەتی عراق پێیان باش بێ سنووری هەرێمی کوردستان بەردەستکەنەوە بەڵام بۆ ئایندەی کاگارێز مەترسێکی تر هەیە هەندێک لە نووسەران لابەلا باسی لێوە ئەکەن ئەگەر تورکیا مەبەستی داگیرکردنی خاک بێ و نەکشێتەوە سبەینێ مەترسینێ بۆ سەر وڵاتێکی تری دراوسێش کە هەمان شێوە مەعارەزەی هەیە لێرە ئەویش ئەمە بکاتە بیانوێک و بەشێکی تر لە خاچی هەرێمی بێتە ناو خاچی هەرێمی کوردستانەوە کە وەکە بینین ڕۆژانە لەسەر سنوورەکانی بۆ نمونە وڵاتی ئێرانیش ئەو جم و جۆڵانە هەیە و ئەویش بێ بەشێک لە خاکەکە داگیر بکات وەکو ئەوەی تورکیا و
دوجار هەرێمی کوردستان بێتەوە مەنزەنیقەی کە چاوەڕوان ناکرا؟ ئەگەرێکی زۆر نزیکەوە یعنی پێشهاتێکە ڕەچاوە کرێ من دڵنیام بە پێی ئەو خوێندنەوەی خۆم بە پێی و زانیارێنێ هەم ئێران قسەشی کردووە لەو بارەیەوە وە قبولیش ناکە ئێران لەوە زیاتر تورکیا بێتە پێش ڕەنگە سبەی تورکیاش بێ لە ناوچەی چێلەشین و لە ناوچەی سیدەکان بێتە پێش بڵێ بۆ ئەوی چیتر تورکیا نێتە سەر سنوورەکانم کە تورکیاش ئەوە بە مەترسی بۆ ئێرانیش ئەوە بە چوونی گرتنی ئەو بەرزایانەی سێ کوچکەی سنوور یعنی بە مەترسی بۆ سەر خۆی زانێ بە دووری مەگرە ڕەنگە لە شوێنەکانی تر لە زەڵێەوە بێ بنمونە ڕەنگە لە پێنجێنەوە بێ من بە دووری ناگرم ئەوانە ئەو ڕاستی هەیە وڵاتی ئێمە لە بەرامبەر هەڕەشەی زۆر گەورەدایە زۆر هەڕەشەکە زۆر گەورەیە بەداخەوە ینی تا ئێستاکە ئێمە نازم بە تایبەتی بڕیار بەدەستەکانمان سیاستمە دەرەکەن ئایا نایبینێن یا بەرژەوەندیان نییەبیبینن بەڵام بەڕاستی مەترسیدارە و ئەو هاتنە پێشەی تورکیا ڕۆژ بە ڕۆژ ینی وەکو خۆیان ڕایەگەینن تورکیا ڕایەگەێنن ئەڵێنەوە ئێمە ساڵی 2023 ڕێککەوتن نامەی لۆزان کۆتایی دێ و ئێمە کە کۆتایی دێ ویلایەتی مووسڵ واتە هەرێ سلێمانی و هەولێر و مووسڵ ئەگەڕینەوە باوەش ئەردۆغان چەندین جار گوتیتی جوگرافیایی هەرێمی تورکیا گەورەترە بێ لەو جوگرافیایی کە نەخشەی گەورەترە بێ لەوەی وە لێرە ناکاکە ئەگەر خەڵک پێی وایە ئەوە لە بەرامبەر پەکەکەیە خۆ پەکێکە لە ئەفرین نەبوو کاکە لە ئەفرین هەمان سیاست پێڕەوەکە ئێستا تەسیر کە لە ڕۆژ ئاوا ینی ڕۆژ ئاوایە کە داعشیان تێکشکان ڕۆژ ئاوایەکان داعشیان تێکشکان کۆمەلگەی نێودەوڵەتی پشتیوانیان بوو ئەفرێنی داگیر کردووە ئێستا لەوێ چۆن لێرە دار بەڕوەکانە بڕی لەوێ زەیتونێ دار زەیتونەکانە بڕێ و لە ڕێگەوە هەڵیانە قەنێ ئەچی لە ئەستەمبۆل و لان قەرە بەیان فرۆشێتەوە ئەوی پێی نەفرۆشێتەوە هەڵیەکەنێ بە تەواوی هەڵیەکەنێ لەوەش زیاتر ئێستا شقە بۆ عەرەبەکان لەوێ دروستەکە بۆی کورد نەگەڕێتەوە ئەفرین یعنی بەداخەوە سیاسەتی دەوڵەتی تورکیا ئایدۆلۆژێتی دەوڵەتی تورکیا ئایدۆلۆژێتی یعنی ملمانەیەکی سیاسی لە هەرێمی کوردستان نییە ئایدۆلۆژێتێکە دژ بە کورد لە هەر شوێنێک بی لە هەر شوێنێک بی ئەبێ ئەو ڕاستیانە بزانین لە ڕۆژاوە خۆپەکەکە نییە ڕاستە ئەو لایەنانەی لە ڕۆژ ئاوان نزیکن لە پەکەکە بەڵام خۆ لێرش خەڵک نزیکە ماوەیەکی زۆر یەکێتی دۆستی پەکەکە بووە ماوەیەکی زۆر پارتی دۆستی پەکەکە بووە خۆ کەسمان پەکەکە نەبووینە ئێشەڕی کشمان کرد لە پەک لە ڕۆژاوەش بە هەمان شکل یعنی ئەو سیاسەتە ئێستا ئەڵێ پەکەکێ دێتێ خۆ باشە لە ڕۆژاوە کاکە لە ئەفرین خۆ پەکەکەی لێ نییە دارزەیتونەکانە بڕێ سەرچاوی ژیانی خەڵکی ڕۆژئاوا بە تایبەتی ناوچەی ئەفرین زەیتونە دار زەیتونی 200 ساڵ لە 300 ساڵە لە ڕێگەوە هەڵەکەنێ ئەچی لە بازاڕەکەین تورکیای فرۆشی بەڵێ کەواتە کاگارێز پێت وایە لە ئاستە و مەترسیانەی کە بەڕێست باسێکی وەکو سەرکردەیەکی سیاسی هەرێم هێز و لایەنە سیاسیەکان ناوەندی بڕیار ئامادەی بۆ ئەم پرسانە کردبێ بۆ بەرتەسکردنەوەی مەترسیەکانی بەرتەسکردنەوەی سەر هەرێمی کوردستان ئەوەی ئەیبینی ئەوەی لێ بەدیەکەیەوە باسکردن ئامادەی بەداخەوە نا ئامادەی نییە چکە تا ئێستا بیرکردنەوە لە ئایندەی کوردستان لە ڕوانگەی لە دووربینەکەی حیزبەوەیە لە دووربینەوەی لە دووربینی شخصەوێ لە دووربینی بنەماڵەوێ لە دووربینی نەزانچیەوەیە لەو دووربینەوە سیر دەکەن تۆ لەو دووربینە ئەگەر لەو دووربینە دیار بوو بۆ بۆنەتەوەکەم باشە ئەگەر لەو دووربینە بینیم بۆ نیشتیمانەکەم باشە بەڵام وانە بابەتەکە زۆر لە مەسەلەی حیزبی زۆر لە مەسەلەی حیزبی گەورەترە زۆر گەورەتر لە مەسەلە حیزبیەکان بەڕاستی بەداخەوە تا ئێستاکە یعنی زۆر جار کە ئێمە قسەش دەکەین وەکەوەی ئەوە ناکۆچیەکی سیاسی بێ لە نێوان یەکێتی پارتی خۆ ئاساییە ناکۆچی بێ بەڵام من لە ڕوانگە نیشتیمانیەکە پێم ئەڵێم پێویستە بە دووربینی نیشتیمان سەیری ڕووداوەکان بکەین نەک بە دووربینی حیزب و بە دووربوونی شەخص بە دووربینێکی دووربین سەیری دوا ڕۆژ بکەین ئەنجامەکانی ئەو شەڕەتی بەسەر دێ ئەبێ بیر لە ڕێگە چارە سەر بکرێتەوە ئەبێت بیر لە دەست پێشخەری بکرێتەوە ئەبێ بیر بکرێتەوە چکە تاکید دەکەمەوە یعنی تورکیا لەو شوێنانە ناکشێتەوە پەکەکەش بڕوە لەو شوێنانە بەجێ بێڵێ ئەو بەجێ بێڵێ ئەو بەجێ نایەڵێ خۆ لە باشی پەکەکەی لێ نییە کاکە پەکەکەی لێە قەتش پەکەکەی لێ نەبووە ئەوە گەورەترین کامپی هەیە و من ناڵێم تورکیا شەڕی نییە لەگە پەکەی ناڵێم پەکەکە شەڕی نییە لەگەڵ ئەوە نییە پێویستە بیر لە ڕێگە چارەسەرێک بدرۆزێتەوە ئەو بەهانەیە هەر ئەوە نیە با پەکەکە شەڕ نەکەیە با تورکیا بکشێتەوە بە هەردووچیان شەڕ نەکەن ئێمە حەز دەکەین ئەو شەڕە لە وڵاتی ئێمە نەبێ بەڵام ئەوە تەنیا بە دوعا تەنیا بە ئیدانەکردن
هۆکار تورکیا ئەوێ داگیرکە هۆکار پەکەکەی لەو دیوەیە بەڕاستی هۆکار هەردووچانە یعنی ئەو نیە لایەنێک هۆکار بێ بەڵێ پەکەکە لێرێ پاسە کردوێتی بە بیانۆ بەڵام نیەتی تورکیا استراتیجێتی تورکیا داگیرکردنی هەرێمی کوردستانە ئێ بێ ڕاستێش بزانین کەواتە هەرێمی کوردستان ئەبێ لەو ئاسە پێویست ناکە لایەنگیر بێ پێویستە بیر لە بەرژەوەندی خۆمان بکەین ئەگەر ئەمڕۆ ڕێگە چاریە بەڵێ بەڵێ ببوورە ئەگەر ئەمڕۆ مەسەلەن بێدەنجیەک هەبێ و ڕەزابوونێکی شاراوە هەبێ بۆ ئەو دەست درێژیانی کەوکو بە ڕێزباسەکەی تورکیا پێت وایە تورکیا بێتە فریاد ڕەس بۆ هەرێمی کوردستان یان بۆ دووربینە حەزبی و شخصی کە بە ڕێزت باسەکەی ئیترە و دووربینە لایەنێکێتیەوە بیان پارتیەوە بێ زین چۆنە ئێمە دوو جار لە ماوەی ڕابردوو هەڵوێستی وڵاتەکانی دەرو دراوسێمان دیوە لە ڕیفراندۆم دیمان کاکە هێزیان بردە ئیبراهیم خەلیل هێزیان بردە حاجی ئۆمەران ئێران بۆی لەوێ خاڵەکانی گومرگ هاتوچۆ تەسلیم بە عێراق بکەنەوە بەبیرمانە لە مێژنیە ڕیفراندۆم ئەوە لە هەمان کاتدا ئێمە داعشیشمان بینی ئێمە داعشیشمان دەین چۆن هات ئێمە داعشمان بینی چۆن هات هەرێمی کوردستان چۆن پەلاماری کوردستانیدا لەکوێوە هات ئێمە دیمان بۆچی لە حەویجە شەڕ نەکرا داعش بۆ لە حەویجە شەڕی نەکرد لە زیاد لەو هەموو کوردستان و عێراقە داعش بە شەڕ چۆلی کرد بۆ لە حەویجە شەڕی نەکرد ئەزانی ئەو پلانانە پێویستە حکوومەتێرم باش لە بەرچاوی بۆ لە حەویجە ئێستا پرسیارەکەم ئەرێ حکوومەتی هەرێمی کوردستان حیزبە سیاسیەکان داعش بۆ لە حەویجە شەڕی نەکرد هەروە شەڕی نەکرد شکستی خوارد ئەی دوای حەویجە شەڕی کرد لە شوێنەکانی تر بۆ شەڕ بۆ پاکردنەوەی حەویجە کرا ئاخر قۆناغەکانی ڕزگاری کەرکووک و سەلاحەدین و مووسڵ لە داعش یعنی پاکردنەوەیان بۆ هەروە ئاسان بۆەوە ئێمە کۆمەڵێک پیلانمان لێ دەژێت یاخودلانی کەم زەمینەی پیلانجێران لە هەرێمی کوردستان هەیە وڵاتە دەرو دراوسەکانی ئێمە بەداخەوە چاویان بە هەرێمی کوردستان هەڵنایە ئەو هەرێمە لە ژێر دەسایی پارتی بێ شوعی بێ یەکێتی بێ ئیسلامی بێ بۆ ئەوان وەکو یەکە نایەنەوێ هەرێمی کوردستان پرسیارەکە بکەم کاگارێز بازەحتر پرسیارەکە بکەم سبەینێ یەکێتی بە هەموو پلان و پیلانەکانی ئێران ڕازی بێت ئێران نەبێتە فریاد ڕست بۆ مانەوەی یەکێتی لە هەرێمی کوردستان یان تورکیا بێتە فریاد ڕست بۆ مانەوەی پارتی دموکراتی کوردستان لە هەرێمی کوردستان هیچ وڵاتێک فریاد ڕست نیە هیچ وڵاتێک بام بابەست باس بکەم ئەو مادەی سەتوچلەکە چەندی ساڵە ئێمە خەباتی بۆ دەکەین و باسی دەکەین ئێران بیەوێ لە ماوەی یەک مانگدا بە عێراقی جێبەجێەکە بەڵام ئایا ئێوێ بێ حەقەتانە بزانین یعنی هیچ وڵاتێک فریاد ڕستی من ئەزانین چۆنە ئەکرێ ڕێزمان لێ بگرن کاتێک ئێمە حکوومەت و دەسەڵاتەکەمان تۆکمە بێ ئەکرێ ڕێزمان لێ بگرن کاتی ئێمە یەکدەنجی و یەک هەڵوێستی نیشتیمانیمان هەبێ ئەکرێ بەرژەوەندی هاوبەشمان هەبێ ئاڵوگۆڕی بەرژەوەندی هاوبەشمان هەبێ لەو کاتانە کە بەهێز بین کاتێک ئێمە چەند بێهێز بین کەس بەزەی پێوەندانێتەوە چەند بێهێز بین فشار لەسەر هەرێمی کوردستان زیاتر دەبێت فشار ئەگەر ئێستا ڕێزێکمان بگرن هێزێکمان هەیە کاتێک بەهێزە بین ئەو ڕێزەمان ناگەێت دەرگامان لەسەردا دەخەنەوە دڵنیا بە هەموو وڵاتانە بۆیە ئەبێ ئێمە خۆمان بیر لە چارەسەر خۆمان بکەینەوە ئەبێ بە دوای وەڵامی ئەو پرسیاراندا بگەڕین کە پێویستە بیکەین ئەبێ وەڵاممان بۆ ئایندە هەبێ ئەبێ کارێک بکەین نەوەکانمان شەرمەزار نەبن لە بەرامبەر کار و کردەوەکانی ئێستامان بەو هەڵوێستە شەرمنانە ئێستا بەو بارودۆخی ئێستا تیدانە شەرم لە خۆیان نەکەنەوە نەک مەبەستم بەس تورکیا و ئێرانە مەبەستم کۆی بارودۆخە کوردستانی بارودۆخی کوردستانە بۆ نمونە یەک نەگرتنەوەی هێزەکان یانی چێ ڕەنگە پاشی 50 ساڵی تر نەوەکانی ئێمە بیر دەکەن ئەی هاوار ئەوانە چەند بڕوا دەبێ ئەڵێن چەند دەبنگ بوونە چەند ساڵ هێزیان هێزی سەربازیان یەک نەخستۆتەوە گاڵتەیان بەهێز کاگارێزەوە ڕێی یەکێتیشە لە سەرگرتنەوەی هێزی پێشمەرگە مەسەڵەن ڕێی قیادەی یەکێتیە کە هێزی پێشمەرگە یەک بگرێتەوە یان تەهران ڕێی شەخسی جەنابتە نەنە هەرکەس لێی پرسی ئەڵێ پێویستە هەر کەس لێی پرسی ئەڵێ پێویستە لەبەرەوە بەڵێ ڕێی یەکێتیە بەڵام پێویستە ئێمە بە دوای ئەوەدا بگەڕین چۆن ئەو هێزی پێشمەرگە یەک بگرێتەوە مانەوە نیە هێزی پێشمەرگە بۆ نمونە دوو هێزەیە هێزێک تەسلیمی هێزێکی تر بکەین ئەوە نابێ یاخود دوو هێزەیە 50 لێچیان بدەینەوە بە وەکوی خۆمان گوتی بە فویەک لەبارەک بستنەوە جاریشتر دابش ببنەوە نابێ بێ بیر لە میکانیزمێک بکەینەوە بۆ یەکگرتنەوە هێزی پێشمەرگە 2-3 ڕۆژ پێش ئێستا لە کەناڵێکی تەلەڤیزیۆنی پێشنیارێکم کرد گوتم ئێستاش لێرە دووبارەکەمەوە
ئەگەر ئێمە ئەمانەوەی هێزی پێشمەرگەیەکە خەینەوە بەڕاستی ئەبێ ئەنجومەنێکی نیشتیمانی سەربازیمان هەبێ لە کەسانی بێلایەن لە کەسانی بێلایەن ئەو ئەنجومەنە ئینجا 5 کەسە 7 کەسە شارەزا ئەبێ هەردوو هێزەکە هەموو هێزەکان ڕادستی ئەوان بکەین یەکیان بخەنەوە بە پێی ڕێساکانی سەربازی سوپایی ئەبێ یەکیان بخەنەوە بە پێی پرانسیپە سەربازیەکان یەکیان بخەنەوە و خۆیان قیادی بکەن بەدەر لە دەسەڵاتی یەکێتی بەدەر لە دەسەڵاتی گۆڕان بەدەر لە دەسەڵاتی پارتی ئەبێ ئەوانە پێش هەموو شتێک ئەبێ تەسلیمی ئەویکن ئەگەر ئەمانەوەی ئەبێ کارێکی لەو زۆرە بکەین ئەگەر نا دوو دەی وەرە ئێستا خۆی ئێمە هێزمان یەکە هەموو هێزەکان سەر بە وەزارەتی پێشمەرگەیە هەموو یەکە بەڵام ناکرێت بە گۆڕینی وەزیریش ناکرێت بە وەزیرێکی بێلایەنیش ناکرێت بەڕاستی ئەبێ بڕیار بدەوە پێویستی بە هەڵوێستێکی نیشتیمانی هەیە ئەو هەڵوێستە نیشتیمانی زۆر پیرۆزە زۆر گەورەیە ئێمە ڕاپەڕینمان کرد بۆ حیزبەکانی بۆ حیزبانی بەشداریان لە ڕاپەڕین کرد ئێمە شۆڕشمان کرد قوربانی دانمان چەند پیرۆز بوو هەڵوێستێکی لەو بابەتە ئەوەندە پیرۆزە بینوێنین بۆیە دڵنیات دەکەم و یەکێتی ئامادەیە ئامادە دەبێت کارێکی لەو زۆرە بکە و پێویستە هەموو لە پارتیش بکە و پێویستی یەکێتیش بکە ئەگە کەسانێک هەبن لە ناوی یەکێتی ئەو کارە نەکەن من گومانیان لێ دەکەم واگە و هەر لایەنێک کە گومانی لەوە هەبی ئەو هێزێک بخرێتەوە گومان لە هەلوێستی نیشتیمانی دەکەم کاکەزانە سیرکە ئەمریکا و هاوپەیمانەکان چەکمانە دەنێ موچە ئەدەنە هێزی پێشمەرگە پشتیوانیمانەکان مەشقمان پێەکەن پێماڵەڵێن هێزی پێشمەرگە یەک خەنەوە یەک با یەک بگرێتەوە بۆی زیاتر پشتیوانیتانکەین توخوا لە دنیا دیوتە ئەمریکایەک لەو سەری دنیا دێ لە لایەنە سیاسەکانی تۆ بۆ میلەتەکەی تۆ بۆ هێزی پێشمەرگە دڵسۆزتر بێ ئەو ئەمریکای کە ئێمە پێشتر پێمان وا بوو ئیمپریالیزمە و سەری داگیرکاری سەری فتنە و داگیرکاری هەموو دنیاە ئێستا دێ داوات لە یەکە فشارەکە ئێمە نایکەین یعنی چیەوە کاکە یعنی چی یعنی حزب لە نیشتیمان پیرۆسترا یعنی حزب لە میلەت گەورەترا یعنی حزبایەتی چییە حزب دین نییە حزب هۆکارە کاکە ئێمە خەباتمان کرد بۆ ڕزگاری بە حیزبەکانی خۆمان خەباتمان کرد بۆ ڕزگاری تەواو ڕزگارمان کرد وەرن هێزەکە یەخەنەوە بۆی ئەو هێزانە ئەو هێزە چەکدارانە وڵاتمان بپارێزن شکۆی نیشتیمان بپارێزن بۆی سنگمان هەبێ ڕێزمان زیاتر بگیرێ حیزبایەتیش لەگە هەڵومەرجەکانی ئێستا خۆمانە گونجێنین سیاست دەکەین بەرنامەی جیاواز پێشکەشەکەین بۆی بە شێوەیەکتر ئێمە حیزبای یعنی حیزبەکانمان بە شێوەیەکتر خزمەت بۆ میلەتە بکەن لە ڕووی سیاسی و لە ڕووی فکری و لە ڕووی پێشکەشکردنی پرۆژە کاگارێس پرسێکی تر هەیە کە تاکەی ئەو بارودۆخە بەڵێ کاگارێس پرسێکی تر هەیە کە چەند مانجی ڕابردوو موچە بە شێوەیەک دابش کرا کە بە سەدا 21 بڕینەوە تا ڕادێک بۆ خەڵک خراپ نەبووی ڕای بڕینی سەدا 21 بەڵام ئەو مانگە دیسان ململانێ وەکو باز دەکرێت ململانەی سیاسی وای کردو کە بەو شێوەیە بێ کە ئەبینی کە بە دوو ڕۆژ وەزارەتێک ئەمە خەڵکی جارێکی تر تووشی نیگەرانی و قەلەقی و بێزاری کردەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەت بەشدارە لە خیتابەکانی لە دروشمەکانی باسی ژیانی خەڵک و باسی ڕێخستنەوەی ژیانی خەڵکەکە بەڵام خەڵکیش پێتانەڵێ کەی بڕیارێکی فعلی ئەدەن ڕێی بەڕێزت کە یەکێکی لە سەرکردایەتی و سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی کاتی ئەوە نیە قەرارێکی نهایی بدا قەرارێکی حەسمدا قەرارێک بدا کە بەڕاستی بە خەڵک بڵێ ئەوە تام لێرە لەگەڵ تام نەک تەنها لە بەیاننامە و لە دروشمدا زانی چۆنە یەکێتی لە حکوومەت بەشدارە بەرپرسیارەتیشی لەسەر شانە ئۆباڵیشی ئەکەوێتە سەرشان بەڵام ئۆباڵی لە 111 ئەندامی پەرلەمان 21 ئەندام پەرلەمانی یەکێتیە واتە خەڵک ئەگە پێی وابێ 150 لە ئەستۆی یەکێتی و 150 لە ئەستۆی لایەنێکی تر ئەو ڕاست نییە ئەبێ خەڵک ئەو حەقەتە بزانێت کە هاوسەنجی هێز نییە لە کوردستان هاوسەنجی ناوەیە یەکێتی و پارتی ئەو هاوسەنجی مێژوویمان هەیە ئەو کێشەمان نییەوە بەڵام هاوسەنجی هێز هاوسەنجی یاسایی نییە کاکەزانە ئەو یەک دوو یەکێتی لە حکوومەتە زۆر کەس ئەڵێ بۆ یەکێتی دەنجی نییە بۆ هەڵوێستی نییە یەکێتی هەوڵەدا بێگومان و من لا هەموو لایەنەکانی لە حکوومەتشن هەوڵەدەن چکە هیچ لایەنێک لە حکوومەت حەسبکە خەڵک لێی ناڕازی بی هەوڵە درێ بەڵام یەکێتی دوو ڕێگای لە یانەوەتە لە ناو حکوومەت بێ و هەوڵی خۆی بدا و بە بەرنامەی خۆی بە پرۆژەکەی خۆی بەشداری بێ یانەوەتە بکشێتەوە پرسیارەکەی من ئەوەیە ئایا بەکشانەوەی یەکێتی لە حکوومەت بارودۆخ باشە بێ من پێتەڵێم نا بۆ باش نابێت ڕەنگە بەشێکی زۆری لە ئەنگرەکانتەوە پرسیارەتان لێ بکەن کە پێتان باش نابێ بەکشانەوە خۆتانی لێ بەبەریکەن ئەتوانن ئەوە بکەن یان باشە ئەوە بکەن بۆ مەسلحەتی هەرێمی کوردستان ئێمە تازە باس
ئەوە زۆر زۆر باش ئەگەر لە دەست من بێ ئەگەر لە دەست من بێ و بزانم کاریگەری نابێ یەک سعات لێ ناگەڕێم لە ناو حکوومەت بین ئێمە ئەڵێن ئەو لایەنەی کە زۆری نییە با وڵاتەکە بڕێەوە باشەکان بۆ ئەو 4 ساڵە خراپەکانیش بۆ ئەو بەڵام ئەمە تازە باسی هێزمان کرد کاکە زانە هێزەکانمان هێزی حیزبین تا ئێستا دوو هێز و دوو قیادە و دوو بیرکردنەوەی جیاوازن ئەی ئەگەر بۆ مای دابشبوونی هێزەکان بێجگەلەوە بەڕاستی ئێمە شتێکی تریشمان لا پەیدا بووە ئەی ئەگە بۆ هۆی دابشبوونی هەرێمی کوردستان وڵا ئەوە زۆنی سەوز و ئەوە زۆنی زەرد کە ئێستاش هەندێک مۆرچی پێوەیە بەڵام ئەگەر بوو بە واقع ئایا چێ زەرەکە خەڵکی کوردستان زەرەکە ئەبێ بیر لە لێکەوتەکانی کشانەوەی یەکێتی بکەین ئێمە خۆ زۆر زار ئێمە بازی ئەو سیاسەتی خۆمان داوە ئەزانین خەڵک نەحەقی خەڵک ناگرین کە گلەیمان لێکە و زۆر جار کاک زانە ئێمە بیرمان کردوتەوە بەڵام هەندێک جار بەرژەوەندی خۆمان لە بەرچاو نەگرتووە بەرژەوەندی حیزبەکەمان لە بەرچاو نەگرتووە لە پێناوی سەقامگیری لە پێناوی بێکەوەمانەوە لە پێناوی بێکەوە شاندانە بەر چارەسەرکردنی کێشەکان ئێستاش بڕوامان بەوێ هەموو لایەنەکان بێکەوە هەوڵ بین کێشەکان چارەسەر بکەین مەسەرە نیشتیمانیەکان یەک دەنج و یەک ڕێزی بۆ دروستکەینەوە بڕوامان پێە من بەش بە حاڵی خۆمەوە خوێندنەی خۆمە ئەگەر هاتوو یەکێتی بکشێتەوە من لێت ناشارمەوە پێم وایە هەرێمی کوردستان ئەبێتە دوو اینجا ئێمە بە هەرێمێک ئەو بارودۆخمان بێ ئەی ئەگە بۆ دوو هەرێم بارودۆخەکە چی دەبێت داهاتیش زیاد نابێ خۆگە هەرێمی کوردستان بۆ دوو هەرێم بە پێچەوانەوە خەرجیمان زیاترە بێ بە پێچەوانەوە ئازادی دەربڕین و ڕاگەیاندن کەمترە بێتەوە بە پێچەوانەوە ڕەنگە وڵات بەرە و ناکۆچی تۆندیش ببە سنگمان لە ناو عێراق کەمە بێتەوە سنگمان ناو کۆمەلگەی نێودەوڵەتی کەمە بێتەوە ینی ئەبێ و ڕاستیانش لە بەرچاو بگرین بەڵێ کەواتە ئەی چارەسەرچێک کاگارێز خۆ خەڵک وڵاهی ئەمن زۆر جار بینەرەکانە مەسەلم پەیوەندی پێوە دەکەن یان لە سۆشیال میدیا ئەڵێن هەندێک لە بەرنامەکانەتی 3 ساڵ پێش ئێستا بۆ ئێستا دەبێت شتەکان زۆر ناگۆڕێن ینی چی بکرێت چارەسەرەکان چی بێت بۆ خەڵک مەسەلە نەوەیەک هاتە پێشەوە ئەزانی بەڵێ 3 ساڵ لە جوولانەوەی مێژوو 3 ساڵ لە جوولانەوەی کۆمەڵایەتی هیچ نییە شتێکی کەمە ئاگادار بە بەڵام پێتوانەبی گۆڕانکاری نەبووە پێرتوان نەبێ خەڵک ئێستا لە هەولێر وەکو 3 ساڵ پێش ئێستا بیرکاتەوە لە دهۆک لە سلێمانی بە پێچەوانەوە خەڵک گۆڕانکاری بەسەردا هاتووە من پێ دەڵێم ئەی چارچیە ئەوە من ڕێی خۆم پێ دەڵێم یان ئەوەتە ئەو پرسە نیشتیمانیانە ئەو کێشە نیشتیمانیانەی کە هەند چارەسەر دەکەین هێزەکان تێکەڵەکەینەوە حکومداریەکی سەلیمەکەین متمانەی خەڵک بۆ دەسەڵاتێکی خۆمان ئەجێڕینەوە یان ئەوەتە ڕێگەی دومیش ئەوەیە ئەو حکوومەتە ئەو دەسەڵاتە ئاڕوخەیە بە فشاری دەرەوە بێ یا بە فشاری ناوەخۆ بێ بە دڵنیاییەوە من ئومێد ناخوازم بەڵام دڵنیات دەکەمەوە حکوومەتەکەی خۆمان قوارەکەی خۆمان حکوومەتیش بگۆڕێ بەلاومە گرنگ نییە بەس من لە دەستچوونی قوارەی هەرێمی کوردستانە ترسم مەسەلەن ئەگەر کاگارێز پەیامێکی هەبێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە حزبەکەی خۆی ئەو پارتی دموکراتی کوردستان وەکو نووسەر و ڕۆشنبیرێک نەوەکو سیاسیەک یان وەکو سەرکردایەتێک وەکو نووسەرێک لێی وەربگرن پەیامەکەی چی ئەبێ بۆ چارەسەریان ئەو هەموو مەترسیانەی باسیەکەین ئەو تا ئێمە لە دەستگای میدیای کورسات نیوز مەسەلەن میوانداری بەڕێستمان کردووە ئەوە تقریبان چل خولەکە ئێمە گفتوگۆی مەترسیەکانی سەر هەرێمەکەین و موشی واقعین پەیامی بەڕێزە چی ئەبێ بەوەی کە ئەم مەترسیانە زیاتر نەبن و قوارەی هەرێمی کوردستان بچووکتر نەکەنەوە ئەبێ پرۆژەکەی ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆژەکانی خۆی بۆ هەموو ئەو شتانی کە دێتە پێش ڕوون بکاتەوە ڕوون بکە دیار بکە ئاشکرای بکە بۆ کۆمەڵان خەڵکی کوردستان ڕای بگەێنێ پرۆژەی چاکسازی پرۆژەی لامەرکەزی پرۆژەی خستنەوەی سوپا و ئەبێ خۆشمان بەڕاستی ڕازگۆ بین لەگەڵ ئەو پرۆژە دروشمانی کە بەرزیەکەینەوە ئەبێ ڕازگۆ بین و کاری لەسەر بکەین بە جددی کاری لەسەر بکەین ئەوەی من ئەوەیە هەمانە پرۆژەمان هەیە بەرنامەمان هەیە کارمان هەیە هەندێک جار لە ژووری تاریکان باسمان کردووە لە نێوان خۆمان لە هەندێک جار لەگەڵ لایەنەکە هاوپەیمانەکانمان لە حکوومەت باسمان کردووە بەڵام بەڕاستی ئەبێ یەکێتی ئەبێ ئێمە سیاسەتەکانی خۆمان لەمە دوو ئاشکرا بکەین بۆ نمونە بۆ شەفافیت بۆ بەرچاوڕوونی مەسەلەی دارایی ئەبێەوە بێت من کاک زانە بۆچی خەڵک نیگەرانە لە ئەوەی کە 121 لێ دەبڕێت سەردەمێک بۆ حکوومەت نەیتوانێ موچە بدا بەڵام خەڵک بڕوای بە حکوومەتە بووە خەڵک متمانەی نەماوە ئەبێ یەکێتی بڵێن چۆن ئێمە چۆن نەتوانین متمانەی خەڵک بجێڕنەوە ئەبێ
سەرچاوی داهاتەکانی هەرێمی کوردستان ئاشکرا بن ئەبێت داهاتەکانی هەرێمی کوردستان ئاشکرا بن بۆ پەرلەمان بۆ دەستگاکانی ڕاگەیاندن بۆ چاودێری دارایی بۆی خەڵک متمانەیە بۆی کاتێک 21 لێ بڕینا 50 لێ ببڕی خەڵکەکە بەلایەوە گرنگ نەبێ بەڵێ حکوومەتە و نیەتی بەڵام کاتێک حکوومەت ئێستاگە زیادش بدا خەڵکات بڕای پێ ناکە بۆ ئاگاداریت وای لێ هاتووە و ئەوەی ئەرکەویتە سەرشانی خۆمان بە تایبەتی لەو شوێنانێکە خۆمان دەسەڵاتمان هەیە ئەبێ نمونەیەکی جوانتر پێشکەشکەین لە شوێنەکانی تر یەکێتی بۆ نمونە ڕاست ئێمە لە سلێمانی بە تەنیا حکومڕان نین بە تەنیا حکوم بەدەست ئێمەنیە ئێمە لەگەڵ گۆڕان و هەندێک لایەن تریش لە حکوومەتە خۆجەیەکە بەشدارن بەڵام لەبەر ئەوەی هەژمونی یەکێتە بەڕاستی ئەبێ لەو ناوچانە لەو بوارانێکە گلەی و گازاندە دەکرێت ئەبێ جیاواز بین من زۆر بە ڕاشکای پێتەڵێم تا دوو ئیدارە بوو جیاوازیمان زۆر بوو نمونەی زۆر جیاوازمان هەبوو لە حکومڕانی بەڵام کە ئێستاکە بووە بەداخەوە یەک حکوومەتە بەڵام لانی خۆم لە شێوازی حکومڕانی هەمانە ئێستاش جیاوازیمان هەیە لە مەسلەی ئازادی دەربڕین ڕاگەیاندن گردبوونەوە ینی ئازادیەکان و ئەوانە هەمانە بەڵام بەڕاست کەەوەش کاریگەری بۆ سەر هەموو بوارەکانی تریژیان هەیە بەڵام بەڕاستی پێویستە زۆر خەڵک هەست پێ بکە خەڵک لە بواری دارایی خەڵک لە بواری ئاودانکردنەوە خەڵک لە بوارەکانی دەست پێ بکە بەڵام خەڵک ئەگەر پێی وابی یەکێتی بڕیاریدا موچە چاپکە پێی ناکرێت بڕیاریدا پێی وابی باری دارایی ئێرە چاپکە پێی ناکرێت بەڵام یەکێتی سنجێکی گەورەی هەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەسەر ئاستی عراق ئەبێ شان بۆ چۆن ئێستا لە ماوەی ڕابردووشانی داوەتە بێت ئەوە بینیمان شاندەکانی جگەلەوەی کە شاندی حکوومەتی هەرێم بە سەرکردایەتی یەکێتیەوە بکە قوبا سەرکردایەتی کردە بۆ چارسەکردنی کێشەکانی نێوان هەرێم بەغدا و یەکێتی لە بەغداش هێز توانای خۆی خستۆتە گەڕ بۆ ئەوەی هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئەبێ بەو شێوەیە کار بکەین بەڵام ئەبێ پرۆژەکانمان بەرنامەکانمان کارەکانمان دیار بن ئەبێ جیاوازەکانی خۆمان دیاربی بەڵام هەندێک شتەیە هیچ ئەوەی ناخوازێت هێز یەک بگرێتەوە من پێتەڵێم لە ماوەی ڕابردوشدا ڕەنگە هەندێک کەس لە ناو پارتی پێی وای هێز بکرێتەوە دەی وەرە هێز وەرە ناو ئێرە لە کۆتاییشدا هێز لە ژێر سای حکوومەتە و سەرۆکایەتی هەرێمەوەیش پارتیە ئەوە نەبوو هێز یەکگرتنەوە یعنی وەرە تەسلیمم بۆ ئەوە نەبوو هێزگرتنەوە یاخود یەکێتی پێی وایە ئەگەر هێزی تێکەڵ کردەوە تەواو ئەوە دەخورێ گورێک دەیخوا ئەوەش ڕاستنیەک هەندێک لە برادرانی ئێمە پێیان وایە ئەگە هێزەکە تێکەڵکردی نەخێوان نییە ڕێگەی ڕێوشێنی جیاوازێ بۆ یەکگرتنەوە هێز پێشنیاری ڕێسێم هەیە ئەبێ ئەو هێزە زۆر بەڕاشکای پێتەڵێم ئەبێ ئەنجومەنێکی سەربازی نیشتیمانی دابمەزرێ ئەو ئەنجومەنە سەربازیە نیشتیمانیە بێلایەن بێ و سەرکردایەتی هێزە چەکدار نەک بۆ یەخستنەوە بۆ ماوەیەکی دوور تا ئەوەی کاریگەری حزبی لەسەر نامێنێ کاکە بۆ بەڕاشکاوی نەڵێن تا ئێستا ڕێخستن لە ناو هێزی پێشمەرگە هەیە ئابۆنە وەرەگیرێ کاکە لە ناو هێزی هەفتاش وەرەگیرێ و لە ناو هەشتاش وەرەگیرێ تا ئێستا مەڵبەند هەیە ڕێخستن هەیە و تا ئێستا مەکتەبی ڕێخستنی پێشمەرگە هەیە چۆن یەکەگرێتەوە بەڵێ نەکەرەوە هێزی کاکە زانە هێزەکانی تریش خەلکی تریش هێزی هەیە حزبەکانی تریش هێزیان هەیە هێزیان هەیە حزبی تریش هێزی هەیە بۆ ئاگادارتەرەوە نییە و بێجگەلەوە شخصیش هێزی هەیە بەڕاستی دیاردەیەکە مەترسیدارە بۆ سەر ئایندەی کۆمەڵگەی ئێمە لە هەموو ڕوویەکە مەترسیدارە شخص وەڵا لیوای فلان و فەوجی فلان و ئێمە لە سەدەکانی ناوڕاست دەژین ئەزانی بڕۆ مێژووی میرنشینەکانی کوردستان بخوێنەوە بۆ تا نەخوێنیەوە با دینا نەخوێنیەوە سۆران نەخوێنیەوە ئەردەران نەخوێنیەوە شتیوانە بووەوەی ئێستا هەیە ئەو میرنشینانە ئەوە میرنشینی ئەردەلان و ئەوە میرنشینی بابان و ئەوە ئیسۆران مێژویان بخوێنەوە یەک هێزیان هەبووە یەک فەرماندەی هێزیان هەبووە ئێستا دوای 200 ساڵ ئێمە وەکو ئەوانمان پێ ناکرێت جلوبەرجیشیان یەک جلوبەرگ بووە سەرکردایشیان یەک سەرکردایەتی بووە ئۆکەیەوە چۆن وڵات بەڕێوە چۆن دەوڵەتەکان چۆن ڕێزت دەگرن چۆن سنوورت نابەزێنن چۆن حسابت بۆ دەکەن کاکە کاتێک تۆ هێزێکی نیشتیمانی بتەوت هەبێت توکمەت هەبێ ژمارەی چەندە مشکلە نیە چەکی چەندە مشکل نییە بەڵام هەموو لە نەیارەکان ناچار دەبن ڕێزت بگرن ناچار دەبن حسابت بۆ بکەن بەڵام ئێستا هیچ لەبەر چاوی تۆ وڵاتت داگیر دەکرێ و خاکت دەسووتێ درێ و گوندت ڕادەگوێزرێ و دارستانەکانت دەبردرێ و کەسیش نییە پێیان بڕێ لە پشتی چاو دوو برۆی ڕەشەیە بەڵێ دواسەرنجی بە ڕێسکاک ئارێس دواسەرنجی من ئەوەیە هیوادارم لە ناخەوە داواکارم یعنی وەکو دەڵێ ئەپارڕێمەوە لە هەموو لایەنە سیاسیەکان ئێستا پێویستی بە بەخۆداچوونەوەیە پێویستی بە ڕێخستنەوەی ناوماڵی خۆمانە پێویستمان بەوێ باشتر هەڵومەرجەکان بخوێنەوە بۆیە پێویستە دەست چیتر قسە نەکەین دروست نەکەین دەست بەکار و کردەوە بکەین
بەکردار بیسەلمێنین کە بەڕاستی ئێمە ئەمانەوێ ئەو وڵاتە سەقامگیر بێ ئەمانەی ئەو وڵاتە لە دەست درێژی دەرەوە بپارێزین ئەو وڵاتە ئەو دەسەڵاتە لە ڕوخان بپارێزین لانی کەم ئەو بۆ بەرژەوەندی هەموو ئەو لایەنە نە بۆ خۆشمانەکە لە دەسەڵاتین بە پێچەوانەوە من مەترسیەکانی سەر هەرێمی کوردستان مەترسێ ناوخۆیەکان مەترسێ عراقیەکان مەترسێ دەرەچەکان زۆر بە گەورە دەبینم زۆر لەوە گەورەترن کە لەو بەرنامەیە باسم کرد. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئارێز عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کورسا و کات نووسەر و ڕۆشنبیر سپاس بۆ بەڕێزتان کاگارێز کە لە پانۆرامادا لەگەڵمان بوون هەروە سپاس بۆ هاوکارانم لە هەولێر و سلێمانی پانۆرامامان پێشکەشکردن تا بەرنامەی داهاتوو بەخواتانە سپێرین هەرشاد.